لە ڤیدۆی دووهەمدا دەربارەی خەوبینین بە سێحرەوە سێ خاڵی دیکە بە کورتی باز دەکەین کە لە ڤیدۆی یەکەمدا سێ خاڵمان باز کرد. ئێستا سێ خاڵی دیکەی دەخەینە سەرێ. خاڵی چوارەمیان ئەگەر کەسێک لە خەویدا کەسێکی ساحیر ببینێت ئاماژەیە بۆ ئەوەی ئەو کەسە لە خۆی وەریابێت لە شەڕ و خراپەی ئینسانی حەسوود و فێڵباز و خراپکار. خاڵی پێنجەمیان ئەگەر کچێک سحر لە خەودا ببینێت ئاماژەیە بۆ ئەوەی کەسانێکی خراپکار ڕەنگە بیانەوێ فێڵی لێ بکەن لە خۆت وەریابە بەلاڕێتدا نەبن و تووشی هەڵە و گوناه و تاوانت نەکەن بە تایبەت لە ڕووی زەواجەوە لە خۆت وەریابە بە هەڵەت نەبن. ئەگەر کوڕێکی گەنجیش ئەو خەونەیە ببینێ هەمان حکمی هەیە و بە هەمان شێوازە. خاڵی شەشەمیان بینینەوەی سحر لە ناو ماڵدا مانای چییە؟ زۆر کەس دەڵێ مامۆستا لە خەومدا وام زانی سحرم لە ماڵی خۆمدا دۆزیوەتەوە، ئایا مانای چییە؟ ئاماژەیەکە بۆ ئەوەی کە ڕەنگە کێشە و مەشاکیل و ئاژاوە لەو ماڵەیەدا دروست بێت لە خۆت وەریابە و پشت بە خوای گەورە ببەستە و ڕووبکە خوای گەورە، یاخود ئاماژەیەکە بۆ ئەوەی ڕەنگە کێشە و مەشاکیل لەو ماڵەیەدا هەبێ ئاگادار دەکرێەوە کە چارەسەری بکە، یاخود ئاماژەیەکە بۆ ئەوەی ناشەرعی لەو ماڵەیەدا هەیە چارەسەری بکە. ئەی موسڵمان ڕەنگە بڵێ مامەستا ناشەرعی چی؟ ئەی کاکە ئینسانی وا هەیە تەماشا دەکەی تەلەڤیزۆنەکەی هەرچی کەناڵی خراپ و خراپکاری هەیە و فلیمی خراپ و ڕوود هەیە و گۆرانی و تەپڵ و تووزەڵەی حرام هەیە لە ماڵەکەی لێی دەدا دەژڵێ بێشەرعی چی؟ ئاوانە بێشەرعین دەبێت چارەسەریان کەی. کچەکەی سەفورە دەژڵێ بێشەرعی چی؟ هەر بێشەرعیەک لە ماڵتدا هەیە خراپەیەک لە ماڵتدا هەیە قسەیەکی خراپ لە ماڵتدا هەیە ئەوە ئاماژەیە کە ئاگادار دەکرێەوە بۆ ئەوەی کە چارەسەری بکەیت. بە هەر شێوازێک کە سحرت بینی لە خەودا لە خۆت وەریابە هەر کەم و کوڕیەکەت هەیە چارەسەری بکە و ڕووبکە خوای پەروەردگار، چونکە خەون چاکەیەکە لەلایەن خوای گەورەوە ئاگادارکردنەوەیەکە یان موژدەیەکە پێت دەدرێ ئاگادار دەکرێەوە ئەو کەم و کوڕیەکە هەتە چارەسەری بکە لە ئینسانی خراپ وەریابە لە شەیطان وەریابە لە هاوڕێی خراپ وەریابە بۆ ئەوەی پارێزراوبی بۆ ئەوەی سەلامەت بی لە دنیا و قیامەتدا.